سەرەتا بە هەواڵێکی خەمناک دەست پێ دەکەین بۆ شەقامی وەرزشی، ئەویش کۆچی دوایی یەکێک لە پەروەردەکاران و ڕاهێنەران و وەرزشکارێکی ناسراوی کوردستان و عێراق لە شاری سلێمانی، ئەویش مامۆستا بەکر مستەفا. مامۆستا بەکر مستەفا وەرزشکاری دێرین کۆچی دوایی کرد. مامۆستا بەکر مستەفا وەرزشکاری دیار و دێرینی سلێمانی و کوردستان و عێراق کۆچی دوایی کرد. مامۆستا بەکر وەرزشکارێکی بە ئەزمون و داوەرێکی بە سەلیقە و نێودەوڵەتی کە هەمیشە جێدەستی بە بەرەو پێشچوون و گەشەکردنی وەرزشی سلێمانیەوە بە تایبەت یاری بالە دیار بوو و هەمیشە جێگەی شانازی وەرزشکاران بووە. ئەمەش بەشێکە لە ژیاننامەی کۆچکردو و مامۆستا بەکر مستەفا محێدین ئەحمەد ناسراو بە بەکری مچەحاجی. ساڵی 1940 لە گەڕەکی سەرشەقام لەدایک بووە. لە ناوەڕاستی ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو لە قوتابخانەی سەرەتایی و ناوەندیەوە دەستی بە یاریکردن کردووە و دواتر لە ساڵی 1962 یاری بالە و باسکە و تۆپی پێی بۆ یانەی وەرزشی سلێمانی کردووە. مامۆستا بەکر لە ژیانی وەرزشی خۆیدا یاری تۆپی پێی بۆ هەردوو تیپی میلی مەهداوی و چوارباخ کردووە و هاوکات یاریشی بۆ یانەی سلێمانی و هەڵبژاردەی سلێمانی و هەڵبژاردەی هەولێر و یانەی بروسک کردووە. ساڵی 1974 وەک یاریزان واز لە یاریکردن دەهێنێت و دەبێتە سەرپەرشتیاری بالە لە یانەی سلێمانی. لە ژیانی وەرزشیدا چەندین دەستکەوت و نازناوی لەگەڵ ئەو تیپ و یانانەی یاری بۆ کردوون بەدەستهێناوە. لە بواری کارگێڕی یانەکانیشدا لە ماوەی ساڵانی ژیانی وەرزشیدا ئەندامی دەستەی کارگێڕی هەریەک لە یانەکانی سلێمانی و چوارباخ و پێشمەرگەی سلێمانی بووە. ئەمە جگەلەوەی ئەندامی دامەزرێنەرانی یانەکانی ئاشتی و پێشمەرگە بووە. لە بواری داوەری یاری بالەشدا ساڵی 1974 دەبێتە خاوەنی بڕوانامەی پلەسەی عێراقی و لە ساڵی 1976 پلە 2 و 1970 دەبێت بە پلەیەک و ساڵی 1970 دەبێتە خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتی لە یاری بالەدا. ساڵی 1985 خەڵاتی باشترین داوەری وڵاتانی عەرەب لە مەغریب و ساڵی 1970 خەڵاتی باشترین چوارداوەری جیهان لە وڵاتی کوێیت وەردەگرێت. بۆ ماوەی 10 ساڵ لە 2003 تا 2013 سەرۆکی لیژنەی داوەرانی عێراق و ئەندامی یەکێتی ناوەندی بالەی عێراق دەبێت تا 2006 سەرۆکی یەکێتی بالەی کوردستان و ساڵی 2000 تا 2008 ئەندامی مەکتەبی تەنفیزی لیژنەی ئۆڵۆمپی کوردستان بووە. لە بواری وەزیفیشدا دواکاری پێش ئەوەی خانەنشین بێت سەرپەرشتیاری پەروەردەی وەرزشی بووە لە بەڕێوەبەرێتی پەروەردەی سلێمانی.